سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بۆ ساڵێکی نوێ بۆ جارێکی نوێ بۆ کۆمەڵێ ڤیدیۆی نوێ دێنەوە خزمەتتان بۆ ئەوەی بتوانین ئەم ساڵی وەکو ساڵانی پێشوو خزمەتتان بکەین و چەند ڤیدیۆیەک سەبارەت بە کەمترین کۆنمرەکان بڕیارە تازەکان یا هەر زانیاری و هەر ناساندنێکی نوێ هەبێت بۆ بەشەکان بۆ ئەوەی خۆشەویست پێشکەشی بکەین بە هیوای ئێوەی خۆشەویستیش بتوانن هاوکارمان بن و بینەری ڤیدیۆکانمان بن بۆ ئەم ساڵ موژدە خۆشەکەمان بریتیە لەوەی کە ئێمە لە ئینستاگرام لە تیکتۆک لە یوتیوب بە هەرسێ ئاراستە خزمەتی ئەوەی خۆشەویست دەکەین بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ئینستاگرامە لەبەرەوەی کاتی زیاترمان هەیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بە دەنگ یاخۆت بە شێوازێک کە ئاسانکاریترە ئێمە لە ئینستاگرامە زیاتر وەڵامی پرسیارەکانە دەینەوە خۆشەویستانم هەر پرسیارێکتان بۆ دروست بوو ئەوە ئێمە لە خزمەتان بۆ ئەوەی وەڵامتان بدەینەوە لە نزیکترین کاتا چاوەڕێمان بن بە دیدارتان شاد دەبینەوە بە هیوای سەرکەوتنتان